إخوة صلى الله عليه وسلم فرمووی لە حەدیثەکەی صحیح أبو داود هیچ ڕۆژێک نییە لای خوای گەورە کردەوەی چاک خێر و چاکە گەورەتر بێت لە ئەم دە ڕۆژە وتمان 11 ڕۆژ بەپێی حەدیثەکەی تر کە دووەم ڕۆژی جەژنی قوربانیش دەکا ئەم 11 ڕۆژە لە هەموو ڕۆژێ خێرترە تۆ عیبادەت و چاکەی تیا بکەی. یەکێک لەو چاکانی کە لای خوای گەورە زۆر خۆشەویستە بۆ ئینشاڵڵا لەم چەند ڕۆژە ئەنجامی بدەین خێر و سەدەقەیە، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەین بەپێی توانای خۆمان، چونکە خەڵکێکەیە فەقیر و هەژارە، خەڵکێکەیە ناتوانێ پێداویستی جەژنی دەبر بکات. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيحة كلا صحيحة هاتوا أفرمي إن الصدقة لتطفئ عن أهلها حر القبور وإنما يستظل المؤمن في ظل صدقته. بيقمان خير صدقة جرمي آزار عذابي ناو قبر دكو جينيتوا واتتشون آقريك آيو بيدابكي دكو جيتوا صدقيش گەرمایی و عذابی ناو قبر دەسڕێتەوە و نەهێڵێت. پێت خۆشە لە ناو قبردا عذاب نەدرێی، قبرەکەت گەرم نەبێ، ئاگری تێدا نەبێ، خێر و سەدەقە بکە بەپێی توانای خۆت. و ڕۆژی قیامەت ئینسان لە ژێر سێبەری سەدەقەکەی خۆیدایە، بۆیە سێبەرێک بۆ قیامەت دروستکە. بە ئیزنی خوا پێویستت پێی دەبێ خەڵکانێکی شێ بەخوا زۆر فەقیر و هەژارن، دەستیان کورتە یارمەتیان بدەن بەپێی توانای خۆتان. با ئینشەڵڵا لە جەژندا دڵی فەقیر و هەژارەکان خۆشکەین ئەوەی کە توانامانەی، ئەوانەی کە فەقیری ڕاستەقینن، ئەوانەی کە بەڕاستی فەقیرن یارمەتیان بدەن. مانگی ڕەمەزان ڕۆژ نابێ خێر و سەدەقە کۆتایی پێبێ. ئەوانەی تواناتان هەیە دەوڵەمەندەکان بە تایبەتی، ئەوانەی کە هەتانە ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێت، یارمەتیان بدەن بە ئیزنی خوای گەورە. یەکێک لەو چاکانی کە زۆر گەورەی و خوا زۆری پێخۆشە لەم ڕۆژانە ئەنجامی بدەن، والله ئێستا خێر و سەدەقەکردن لە مانگی ڕەمەزان پیرۆزتر و گەورەتر و خێرترە، چونکە ئەم چاکانی ئەم ڕۆژە تایبەت.